شاری سلێمانی پایتەختە ڕۆژنبیری کوردستانە بە هیچ شێوەیەک جوان نییە کە سینەما تیادا بەخرێ یاخود کاری فیلم تیا عرض نەکرێ ئەمە زەختەکانی سەر شارەکەمان زەختەکانی سەر کوردستان هەر شتێنێ بێ ناکرێ ئەم شتانە بچینە ژەرباریەوە ئێمە لە ئەنگلیەوەین کە ئەم مەسەلەی حەل بکرێەوە پێمان وایە کە هەموو لایەکمان دەرکی دۆخی کوردستان ئەکەین ئەم دۆخێکی ناخۆشە زەخت هەیە وڵاتەکانی دەوروبەرمان زەختمان لێکن بەڵام ئەبێ باڵانسەکە بێت لە نێوانی ئەوەی کە ئازادی وڵاتەکەمان پێشێل نەکرێت لە هەمان کاتە و بتوانین کە ڕعایەتی دۆخی ئابووری وڵاتەکەش بکەین. با برادرانی سینەما ساڵەمان وتووە کە ئەوان ڕعایەت بکەن بەڵام لە هەموو کاتێکە لە هەموو حاڵەتەکە ئێمە ئەمانەوێت کە کاری هونەری کاری ڕۆشنبیری بە هیچ جۆرێک نەوەسێنرێەوە ئەمە مخالیفە ناکۆکە لەگەڵ ئازادی گشتی کوردستانە مخالیفە لەگەڵ منطقی سیاسی وڵاتەکەمانە ناکۆکە لەگەڵ پایتەختە ڕۆشنبیری کوردستانە کە شاری سلێمانی لە سەرەتا دروستبوونەوە تا ئێستا ئەم شارە مرکز و نێوەندێکی ئازادی خوازی و ئازادی بووە ناکرێت ئێستا لەسەر فیلمێکی 20 دقەیە کە گەنجێک دروستی کردووە ئەم شارە کوێتە ئەزمەیەکی سیاسی ڕۆشنبیری